19 شوێنی گەشتیاری قەزای کفری لە ناو ماستەر پلانی گەشت و گوزاری هەرێمدایە، بەڵام بێ خزمەتگوزاری و پشتگوێخراون. ئەمە هۆکاری ڕوولێنەکردنی گەشتیارە بۆ ئەم ناوچانە. ئێمە جێگامان زۆرە، 100 مانەیە لە کفری، جێگای ئاسەوارمان زۆرە. ئارای سەرم جێگایە خۆی گەشت و گوزارە، ئەگەر بتوان خزمەت بکەن پێوەستەوە ناکە خەڵکی ئێمە خەڵکی دەوروبەری کفریش ڕوو لە شارەکانی تر بکەن. لە منطقەی چوارەترافی کفری و بەتایبەتی کفری خۆی هیچ خزمەتگوزاریەکیان بۆ نەکردووە، هەتاکو ئێمەش نەڕێنە دەرەوەی شار خۆمان. یعنی ئەگەر بۆمان بڕەخچێن و بۆمان بکەن، ئێمەش هەر لە منطقەی خۆمانە و لە شار خۆمان ناتوانین گەشت و گوزار خۆمان و سەیران خۆمان بکەین. هیوادارین شتێکی بۆ بکرێت، سەوزاییکی بۆ بگرە کفریەوەدا خۆتان بیبین لە چاوی کامیرەکەتانەوە، بزانم چی خەڵەباڵغە و دوای جاگەیش هیچ سەوزایەکی نییە. هیوادارین ئاوڕێکی لێ بدرێتەوە کفری زۆر زۆر دواکەوتووە لەلایەنی گەشت و گوزارەوە. پلانەکانی لایەنی پەیوەندداری ناوچەکە نەچوونەتە بواری جێبەجێکردنەوە. کەمترین پرۆژەی گەشتیاری لەم سنوورەدا هەیە و کاریشی لەسەر ناکرێت. ئیشکردن مامۆسا لەسەر دوو مقەوماتە، یەک پلان، دوو بودجە. ئێمە پلانمان هەیە بۆ ناوچەکان هەمووی، بەڵام قەیران ڕێگر بۆ نەتوانین وەکو پێویست ئیشەکانمان بکەین. وەکو پێویست نیە، هەمانم بۆ نمونە لە بەنداو باوشاسوار هەمانە، بەڵام وەکو پێویست نییە. نەورۆزی ئەمساڵ نزیکەی 1000 گەشتیار لە کفریەوە هاتوونەتە هەرێمەوە، بەڵام هیچیان لەم شوێنانەی کفری نەماونەتەوە. خزمەتگوزاری گەشتیاری لە ناوچەکەدا بە گوێرەی خواست نییە. سامانکەریم کورتساد نیوز، کفری.